ڕاگەیاندنی کۆمەڵێک هەڵسوڕاوی سیاسی لە شاری بۆکان سەبارەت بە مەحکومکردنی کوشتاری بە کۆمەڵی خەڵکی بێدیفاعی فلستین و ئیسرائیل. کۆمەڵانی خەڵکی وشیار و ئازادی خواست. هەروەک ئاگادارن سیاسەتی کۆنەپەرستانە و دژە ئینسانی و پاوانخوازانەی ڕژیمە کۆنەپەرست و جەنایەتکار و گروپە بەکرێگیراوە داعشی و لایەنگرەکانیان لە بەشە جۆرا و جۆرەکانی ناوچەکە بە بیانووی ڕەگەزی و ئاینی و قەومی و هەروەها بە مەبەستی گەیشتن بە ئامانجە دزێ و جەنایەتکارانە و زێدەخوازیەکانیان هەر ڕۆژە تاوانێکی نوێ دەخڵقێنن. ئەو خەڵکە بێتاوان و بێدیفاعی کە قوربانی سیاسەت و شەڕی وەحشیانە و وێرانکەری ئەو جەنایەتکارانن، نەک هەر خوازیار و پاڵپشتی ئەو ڕژیمە ستەمکار و گروپە کۆنەپەرست و داعشیانە نین، بەڵکو لە ڕاستیدا بەدەست بیر و باوەڕی ڕزی و کۆنەپەرستانەی ئەوانەوە ماندوو بێزارن. بەڵام بە لەبەر چاوگرتنی سروشتی ڕژیمە دیکتاتۆرەکان و کردەوە جەنایەتکارەکانیان و لەبەر دەستدابوونی هێز و دەسەڵات و ئامرازەکانی شەڕ و هەروەها بە پاڵپشتی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی دەسەڵاتداران و پارێزەرانی نظامی سەرمایەداری بۆ خوڵقاندنی جنایەت بە پەنابردنە بەر هێزی چەک، کوشتن، لە سێدارەدان، ئەشکەنجەدان، زیندان، ژەهراویکردنی بانقەستی جەستە یان خۆراکی مرۆڤە ئازادی خواز و مافخوازەکان و ڕفاندن و بێسەرۆشێنکردنیان زیاتر درێژە بە دەسەڵاتی ڕەشی خۆیان دەدەن و کۆمەڵگایان ئەسیری دەستی دەسەڵات و سیاسەت و باوەڕە دژە ئینسانیەکانی خۆیان کردووە. بە تێپەڕبوونی چەند ڕۆژێک بەسەر هێرشی جنایەتکارانە و موشەکبارانی گروپی بەکرێگیراوی داعشی حەماس لە ڕێگای ئاسمان و زەویەوە بۆ سەر خەڵکی بێدیفاعی ئیسرائیل و کوشتنی بە کۆمەڵی خەڵکی سڤیل لەوانە منداڵان بە ساڵاچوان و ژنان و پیاوان و هەروەها بەدیلگرتن و بێڕێزی پێکردن و دەستڕێژی سێکسی و سەربڕینیان و هیتر لاپەڕەیەکی ڕەشی دیکەیان بە کارنامەی جنایەتەکانی خۆیان زیاد کرد. دوا بە دوای ئەم هێرشە جنایەتکارانەیە دەوڵەتی جنایەتکار و ڕەگەزپەرستی ئیسرائیل لە دژەکردەوەیەکی تۆڵەسەنانەدا هێرشێکی بەرینی ئاسمانی بۆ سەر شوێنە گشتیەکانی وەک نەخۆشخانە، قوتابخانە، کەمپی پەنابەران و گیان و ماڵی خەڵکی غەزە دەست پێ کرد و بەڕشتنی خوێنی منداڵان و خەڵکی بێتاوانی غەزە و هەروەها بڕینی ئاو و کارەبا و خۆراک و وێرانکردنی ناوچەکانی نیشتەجێبوونیان خەڵکی غەزەی لەگەڵ قەیران و کارەساتێکی مرۆیی بەرەوڕوو کردوێتەوە و سێبەری نگریزی شەڕێکی وێرانکەر و هەمەلانەی بەسەر ناوچەکەدا زاڵ کردووە. دەرەنجام و کاریگەریەکانی ئەم جەنایەتە بەهۆی ناکۆکی ئاینی و بیر و باوەڕی پوچ و دواکەوتوانە و فریوکارانە و هەروەها سیاسەتی ڕەگەزپەرستانە لە ماوەی چەندەی ڕابردوودا بەبێ چارەسەرماوەتەوە و هەر ساتێک تاوانێکی نوێ لێ دەکەوێتەوە و باجی قورسی ئەم شەڕ و سیاسەتە ماڵوێرانکەرەش دەبێ خەڵکی بێدیفاع و زەحمەتکێشی فلستین و ئیسرائیل بیدەن. تاکە ڕێگای دەربازبوون لەم کێشە مێژوویە بریتیە لە پێکهێنانی یەکڕێزی و هاوخەباتی لە نێوان کۆمەڵانی خەڵکی ستەملێکرا و زەحمەتکێشی فلستین و ئیسرائیل و هەروەها خۆڕزگارکردن لەژێر دەسەڵاتی دەوڵەتی مەسهەبی و ڕەگەزپەرستی ئیسرائیل و گروپە کۆنەپەرست و ڕژیمەکانی پشتیوانیان دامەزراندنی حکوومەتێکی خەڵکی و پێکەوە ژیانی ئاشتیانە لە پەنای یەکتردا. ئێمە کۆمەڵێک لە هەڵسوڕاوانی سیاسی، کرێکاری، مامۆستایان، معەلیمان، دکتور و پەرستاران، بازرگان و سنفە جۆرا و جۆرەکان، جوتیاران و خەڵکی بۆکان بەگشتی وێڕای مەحکومکردنی ئەم شەڕە خوازیاری کۆتایی هاتنی خێرا و بێشەرت و مەرجی ئەم کوشتار و جنایەتە سەدە ناوەڕستیە و دوورخستنەوە لە دەسەڵات و لێپێچینەوە لە بڕیاردەران و بەڕێوەبەرانی هەردوو لایانی ئەم جنایەتین لە دادگاییەکی نێودەوڵەتیدا. نابۆ شەڕ، نابۆ لە سێدارەدان، نابۆ زیندانی سیاسی، نابۆ هەڵاواردن. بژی ئازادی، بژی سۆسیالیزم، بڕوخێت نظامی سەرمایەداری، مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی.